سێشەمەی هەفتەی ڕابردوو دیوانی باڵای دادوەری ئێران سزای لە سێدارەدانی ڕامی حوسێن پەناهی بەندکراوی سیاسی کوردی پەسەند کرد کە لە 15 ژانیوەری 2010 لە دادگای شۆڕشی سنە بە تۆمەتی ئەندامێتی لە کۆمەڵی شۆڕژێر و ئەنجامدانی چالاکی چەکداری دژ بە حکوومەتی ئێران سزاکەی بەسەردا سەپێنرا بوو. ڕۆژی یەکشەمەی ڕابردوو دایکی و باوکی ڕامی حوسێن پەناهی کە وەک ناڕەزایەتی بە سەپاندنی سزای لە سێدارەدانی کوڕەکەیان لە نێو شاری سنە دەستیان بە ڕێپیاوان بەرەو مەیدانی ئیقبالی شارەکە کردبوو. لەلایەن هێزەکانی ئێرانەوە دەست بەسەر کران و دوای چەند کاژێرێکمانەوە ئازاد کران. ئەوان هەروەها ڕایان گەیاندوو کە لە بەردەم گرتوخانەی سنە دەست بە مانگرتن دەکەن. لە ئاستی ناوخۆی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و دەرەوەی وڵات چەندین کەمپین بۆ پاڵپشتی و هەڵوەشاندنەوەی ڕامی حوسێن پەناهی پێک هاتووە و داوا دەکرێت سزاکەی لە سێدارەدانی هەڵبۆشێتەوە. ڕۆژی 23 مانگی 6 ساڵی 2017 چوار پێشمەرگەوە ئەندامی کۆمەڵی شۆڕژێر لە نزیک شاری سنە لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە تەقەیان لێکرا بە هۆیەوە سێ کەس گیانیان لەدەستدا و ڕامی حوسێن پەناهی بە برینداری دەست بەسەر کرا و ڕایگەیاندووە ئەو دانی بە چالاکی سەربازی دژی کۆماری ئیسلامی ئێراندا دانەناوە و لە کاتی لێپرسینەوە ئەشکەنجە درراوە. بەڵە بەرەزانەوەش دەتوان لە ڕێگەی پێیجی فەیسبووکی ڕوودا و رادیۆ هەرێستا بە شوێکی ڕاستەوخۆ بینەروبی سەرمان بن. گفتوگەکەمان لەگەڵ هەریەک لە بەڕێزان حسێن ئەحمەدی نیاز پارێزەری ڕامین حسێن پەناهی و بەڕێز ئەمجەد حسێن پەناهی برای ڕامین حسێن پەناهی دەست پێ دەکەین. سوپاس بۆ هەردوو میوانەکەم. سەرەتا دەچمە لای بەڕێز ئەحمەدی نیاز. بەڕێز ئەحمەدی نیاز تانەتان لە بڕیارەکەی دیوانی باڵای دادوەری ئێران داوە؟ ڕێزم هەیە بۆ هەمووتان بینەرانی خۆشەویستی ڕوودا و گەلێک سپاس. بزانین دیوانی باڵای دادوەری ئێران لە شاری قۆم لە شۆعبەی 39 پەروەندەی ڕامین حوسێن پەناهی موەکیلی بەنەدا ئەو شۆعبە موردی ڕەفیدگی قەراری کردێنە ئینتیزارمان ئەوە بوو کە دیوانی باڵای دادوەری لە باشووڕێکەوە بە اعتراضات حکومت سنەدادی کە ئەمانە ڕەفیدگی کاتە سەداخەوە هیچ لەو دەلایل و مەبارەک و ئەسفادێک ڕائەبوو دا لەبەر بێگوناحی ڕامی حوسێن پەناهی مورد ڕەفیدگی قەراری نەکرد. زۆر باشە بەڕێز ئەحمەدی نیاز لەگەڵم بمێنەوە دەچمە لای بەڕێز حوسێن پەناهی. کاکەمجەد بەڕێز حوسێن پەناهی دوجار هێزەکانی حکوومەت چیان بە دایک و باوکە دووتووە؟ سەرەتا سڵاو و ڕێزمەت بوو هەموو خۆشەویستانی گوێگرانی ڕوودا و بینەرانی ڕووداوە. زۆر سپاس بۆ کاخستنی بەڕێز پارێزەری بەڕێزی ڕامینی برامەوە ئێوەش خۆشەویست. هەروەک کاخستین وتی بەداخەوە بێ ئەوە یانێ هەروەندەی ڕامین یانێ مەوردی ڕەفیدگیی واقعی بگرێ ئەو دەقادەق و حکومەت هەیت کراوە بەداخەوە حکومەکە خەتی بووە. دەزانن چەند ڕۆژی پێش ئێستا بەداخوازی چالاکانی مەدەنی لە شاری وعدوا بوو لە مەیدانی ئیقبال گردبوونەوەیکی ناڕەزایی یا ڕێپێوانێکی ئارام وهێمنانە بە دوور لە خشونەت بەڕێو بچێەوە دایک و باوکم ڕایان گیان کرد بەشداری ئەو ڕێپێوانە ئەبن. بەداخەوە پێش ئەوە گەینە مەیدانی ئیقبال لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی بەتایبەت هێزەکانی مشەقەسەن بەر بە وەزارەت ئیطلاعات و خۆڵبەستکردن و تا درنگانی شەو بازداشت بوون. دیارە لەوێ ئەو وەکو پیشەی هەمیشەگیان هەڕەشە و گڕەشەی زۆریان کردووە لە دایک و باوکم کێ هاانتانی داوە چۆن بۆ چۆن نەبووە و هاوکاتیش یانێ ئەو ناڕەزایەتی دایک و باوکیان لەگەڵ یانێ هێرشەکەی ئەمریکا بوو سەر سووریە قەڵەبدات کردەوە وایان لێداکێ بڵێ ئێوە نەوعێت ئەم هەرەکەتە ئێوە پاڵپشتی دەوڵەتی ئامریکایەوە دژی مەنافەی ئێران و سووریا یانێ تقریبانتانە بژم شتێکی کۆمەدیەوە بەداخەوە یان پێکەنی نییە بۆ هەموو لایکێ بەخەرە ئەم مدنە هەروەکوتم بەداخەوە یانێ بەڵام بەخۆشیژەوە دەنگانی شەو بە احترازی خەڵکیۆ بنەماڵی ئێمە خەڵکی تر دایک و باوکم یانێ بەڕێکرانە بۆ ماڵی خۆمان و بەردران. بەڵێ زۆر باش کاگەمجد لەگەڵم بمێنەوە کاکسێنە دێمە لای بەڕێستان ئایا دەبێت چی بکرێت بۆ هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدانی ڕامین حوسێن پەناهی؟ ئایا هیچ ڕێگایەک ماوە؟ زانم لە چوارچێوەی یاسای ئێران ئێمە ئایسا مادەیمانێ بەناو مادەی 4 لە قاڵبی ئێعادەی دادڕەسی یعنی دووبارە بین لە دیوانی باڵای دادوەری ئێران بخوازیم کە جاریدیتر ڕەفیدگی کە بۆ پەروەندە
دلایل و مدارکی لێم کرد دێن کرد لە چوارچێوەی ئیعادەی دادڕەسیدکردنی ئەو پەروەندە بڕێ پێشەوەی کرد مورد ڕەسیدگی قرار بدرێت باسی لەمە ئەوەیە کە هەروە کۆ دەزانین دوێنێ لە ئێرانە حکم ئیعدامی کوڕێک خەڵکی شاری هەمەدان بەناو بەخەنی وەرمەزیار شکا باشا ئەو خەڵکی ئێران هەموو یەنگە سێندا بەدەستێک و دژایەتیان سەر بۆ حکومە بۆ سێدارەدانی ئەو فڕا فعالانی مەدەنی ڕسانەگەل بێک و ئەو حکومە شکا بەڕاستی دێنی شکا بەس ئێمە باسان ئەوەیە کە دیوانی باڵا یاسا و استدلالی حقوقی بێ ئەشی چی وایە لێ دەربێ کە مەلال إنسانك فورا أو خصمت سعيدة وكان ما بكفي لما قانوني أمام اللي مقرر نحن أرواكو ديتانين بەڵێ دیارە کاک حوسێن دەنگی بەڕێستان بە باشی ناگاتە لای من بەڵێ دەنگت قەتع وەسڵە بێت جا ئەوەیە یا شوێنەکەت بگۆڕە یان ئەوەی کە هاوکارانم جارێکی دیکە پەیوەندی بکەنەوە بە بەڕێستانەوە تاوەکو کاتێکە دەنگی بەڕێز ئەحمەدی نیاز چارەسەر دەکرێت کاگەم جە دێگەڕێمەوە لای بەڕێستان ئایەوە هەوڵەکانتان وەکو بنەماڵەی ڕامین حوسێن پەناهی بەکوێ گەشتووە بۆ ئەوەی کە هەوڵی هەڵوەشانەوەی ئەم سزایە بدرێت یاخود ناڕزایەتی دەرببڕن بەرامبەر بەم بڕیارە من پێشەوەی پێم خۆشە وەکو بنەماڵەی حوسێن پەناهی جارێتر یعنی تاکید بکەینەوە لەسەر ئەوە پارێزەرەکەی دیارە لەسەر خەتەوە پارێزەرەکەیی ڕای گەیانەوە لە دەیان مستاحەبە و یعنی لێدوانە ڕای گەیانەوە و ئێمەی جارێتر ڕایەگەینەوە پڕی بنەماڵەی ئێمە ڕامینی حوسێن پەناهی تەنیا چالاکوانێکی سیاسی بووە و تەنیا تاوانی ئەندامیەت لە کۆمەڵەیە هیچ تاوانێکی تری نییە بە معنای ئەوەی دەستی بردی بۆ فلاحوە دژی ئەو نظامە و یا لە دەرگیری یا لە زۆر شتاتر بێت ئەگەر بە معنای واقعیەکەی لە قوانینی یعنی تەبقی قوانینی بینالمللی قوانینی نێودەوڵەتی و جارنامەی مافی مرۆڤ فەسادیکەین دەبێت سێ بنەماڵەی ئەو کوژراوە وا کاتی خۆی لەگەڵ ڕامین بوون و ناو سیارەکە بوون لە دەوڵەتی ئێران شاکی بن بۆ بە ئێستیجە و هیچ لێکۆڵەنەوەی لەو دووسیە نەکرا دووسیە بە معنای ئەوەی چوار چالاکی سیاسی دوو چالاکی سیاسی دوان چالاکی مەدەنی ناو سیارەکە بوون پاسەران دەستڕژی کرد سەریان و سیانێنی کوشت و ڕامینیانی گرت ڕامین کاتی تێتەوە هۆش دوای 15شەوە دیارە تێتەوە هۆش و ئەمانە و دوایەوە بوو لە بەریەکەوی ئەمانە کاتی تێتەوە هۆش ئەبینی بلەخەرە قۆڵبەت کراوە و پێڕاگەێنن و سلاح پێ بووە و ئەو بە کەڕات و ڕۆژی دادگایەکەشی کافتێن ئشارەی پێتر ڕای دەیانەوە من هە سلاحم پێ بووە نە قەت دەستم بە سلاح بردووە گشت بە ئەم یعنی لە کاتی گرتنەکەم من سلاحم پێ نەبووە شەڕی مستەلەخانە یا شەڕی چەکداریە قەت نەبووم ئەوە تا ئێستا یعنی زۆر نقطەیەکی مهمە کە ئێمە لە سازمانی نێودەوڵەتیەکان و لە کۆمەڵگای نێودەوڵەتی یا لە ڕێکخراوەکانی مافولی و ئێمە تاکیدمان کرد بە پێ قوانینی نێودەوڵەتی و بە پێ هەر وەکو لە بەیانی ئەخیری سازمانی لێبوردنی نێودەوڵەتیە هاتووە لەسەر ڕامین دەڵێ ڕامین بە پێ قوانین و یاسا نێودەوڵەتیەکان حکمی لە سێدارەیەوە بەبێ دەبێت فەوری و یا بە پەلە حکمەکەی هەڵوەشێنەوە بەبوونەوە حکمی ڕامین بە پێ یاسای خودی کۆماری ئیسلامیش حتا بە پێ یاسای خودی کۆماری ئیسلامیش حکمێکی ناڕەوا و نائادڵانەیە و حکمێکی سیاسی دەزانن دادگایی ڕامین لە کاتوستاتێکی زۆر ناسکی ئێرانە بەڕێوتۆ دەزانن دەیمانی ساڵی پێش و چەندمان پێش یعنی احترازاتێکی بەرین لە ئێران زیاتر لە 100 شار ئەز جملە لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەو ڕێحترازە بەڕێو بوو و خەڵکی زۆر گیرا چەندین چالاکی مەدەنی و سیاسی لە ژێر ئەشکەنجە لە ئەشکەنجاکانی کۆماری ئیسلامیە گیانیان لەدەستا دادگای ڕامین لەو کاتوستاتە بوو و بەداخەوە قازیەکە پێ ئەوەی ئەسان یعنی داواکاریەکانی پارێزەرەکەی و خودی ڕامین لەبەرچاو بگرێت یعنی تەنیا لەسەر داوای وەزارەتی اطلاعات و سوپای پاسەران حکمی گەورەی ئێعدامی بەم چالاکە سیاسی کوردەدا ئەوە دیارە مغایرەتێکی زۆر گەورەی هەیە حتا لەگەڵ بنەما یاسایەکانی و قەزایی خودی کۆماری ئیسلامی ئێمە لەسەرەوە ئەساسا هەر لە ڕۆژی گرتنەکەی تا ئێستا ئەو دۆسیەکەمان بەڕۆشنی و بێ ئەوەی مبالغەی تیاکەین وەکو خۆی بە کۆمەلگای نێودەوڵەتی داوە
ئیمان کردووە تا چەند پەیوەندیتان بە ڕێکخراوە گیانەکانی مافی مرۆڤ کردووە ئایا وەڵامی ئەوان چی بۆ لەسەرم پرسە دقیقاً اتفاقا ئێمە ئێستا خۆتان ئەزانن یانێ بە تۆری ئەلەنی یا ئاشکرا دوو جار سازمانی نێبە ئەفوی بینملل بەیانیەکی ڕسمی داوە ئاخری جارەکەی وتم بەیانیەکەی ئەژێ بە پەلە دەبێت حکومەکە هەڵوەشێنەوە چۆنەوە حکومە یاسایی نییە دەفتەری خانمی جەهانگیر یا ڕێکۆرتەری مافەکانی مرۆڤ کێ ماوەی پێش کۆچیتر من ماوەی پێش لە ژنەفا بۆم ڕپۆرتەری تایبەت فەرمی ئاخرین جار یارمانگی فێبریۆ بووە نامەیەکی ڕسمیان بە دەوڵەتی ئێران داوە وەزارەتی دەرەوەی ئێران لە ئاڵمان لە ئاستی وەزیری دەرەوەی ئاڵمان یەک نامەی فەرمیوە بە وەزیری دەرەوەی ئێران داوە و داوای کردووە بە پێ یاسانی دەوڵەتیەکان ئەو حکومە دەبێ ڕاگرن وەزارەتی دەرەوەی سوێت هەروە پەرلەمانی ئوروپا هەروە چەندین جار داوایان لە ڕئیسی قوەی قەزایی ئێران و ڕئیسی دادی ئێران کردووە و ماوەی پێش هەیەتێک لە پەرلەمانی ئوروپا و سەردانی ئێرانیان کرد یەکێ لە داخوازیە مافی مرۆڤیەکانی ئەو هەیەتە ئەوە بوو حکمی ڕامین حوسێن پەناهی چالاکوانی کورد دەبێت بە پەلە هەڵوەشێتەوە و هاوکات لەو کاتە لە کاران داوایان کردو دوودانە دایک ببینن لە ئێران یەکی دایکی ڕامین حوسێن پەناهی بووە دەی دانێکی چالاکوانێکی ئێرانیە بە تاوانی سیخۆری بوو دەوڵەتی ئیسرائیل حکمی سێدارەی بۆ بڕاتەوە ئەو هەیەتە داوایان کردو چاویان بدو ئەم دوودانە دایکەکەوێ بەداخەوە دیارە دەوڵەتمەدارانی ئێران ئیجازەیان نەدابوو خۆشتان نەزانن لە چەند یعنی لە مانگەکانی گذەشتەوە لە چەند هەفتەی گذەشتەوە تا ئێستا دوای تێیدەکەی بە تایبەت لە ئاستێکی زۆر بەرین ئەتوانم بێژم بێوێنە بووە لە یعنی بێوێنە بووە بە مانای واقعیەتی لە تەنها لە ڕۆژهەڵاتی کوردستان لە قامتایی جغرافیای سیاسی لە ئێرانە زۆر باشە پشتیوانی کراوە زۆر باشە کاکەم جد لەگەڵم بمێنەوە دیارە جارێکی دیکە بەڕێز ئەحمەدی نیاز لەگەڵماندا بەڕێز ئەحمەدی نیاز وەکو کاگەم جەدی ژاماژەی پێداکە ڕێکخراوەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتی بەم جۆرەوە هاتوونەتە سەرخەت و داوای هەڵوەشاندنەوەی ئەم سزایە دەکەن پێتان وایە ناڕزایەتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چ لە ئاستی جیان و چ لە ئاستی ئێراندا دەتوانێت چ کاریگەریەکی هەبێت دەتوانێت ببێتە هۆی هەڵوەشاندنەوەی سزاکە بەڕێز ئەحمەدی نیاز ئەگەر گوێتانە من بێت بەڵە دیارە پەیوەندەکەی جارێکی تر پچراوە دیار لە سەرەتاوە هەستی ئەوم کرد کە پارازیت لەسەر پەیوەندی تەلەفۆنەکەی بەڕێز ئەحمەدی نیازە ئەگەر هاوکارانم جارێکی دیکە بەڕێز ئەحمەدی نیاز ئەگەر گوێتانە من بێدەم جارە زۆر باشە وەکو کاگەمجد ئاماژەی پێدا نازانم تا چەنە گوێتان لێ بوو کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و کۆمەڵگەی مافی مرۆڤ بە کۆمەڵگەی جیانی هاتوونەتە سەرخەت و داوای هەڵوەشاندنەوەی سزایی لە سێدارەدانی کاک ڕامین دەکەن ئایا پێتان وایە ئەمە چ کاریگەریەکی دەبێت دەتوانێت ببێتە هۆی هەڵوەشاندنەوەی سزاکە کاکە فواد هەروەکو دەزانن یاسا لە ئۆرس بە خاستی خەڵک بەدەستێت یعنی یاسا بەشێگە لە خاستی ئەو خەڵکە ئیسە خەڵک لە ئێرانە چ لە ڕۆژهەڵاتی کوردستانە چ لە تارانە چ لە ئیسفهانە لە هەموو شوێنەکانی ئێران دەستێنداوە بەدەست یەکەوە گشتیان دژ بە ڕێی سەیدارەدانی ڕامینن ڕامین وەکو نمادێکە بۆ ئەوە کە ئەو خەڵکە داخوازیانەوەیە کە سەرۆکۆماری ئێران ڕێز دەستگای دادی ئێران هەموویان دەستن بەدەستێکە و کپتانن ئەو ڕێیە بشکێت بە ڕامین نجات پیاکات جا بەڕاستی ئەگەر یاسا بێت لە ئێرانە و دادوەریکی باش بێت استقلالی قەزایی بێت دەستگاگەن تر فشار نێرن بۆ قازیەکان کە ئەو ڕێیەکە خۆیان گەرکیانە سادێر بێت بەڕاستی ڕامین بێگوناح و ڕزگار ئەبێت هەروەکو دەزانین کاکە 40 ساڵ ئەگزەرێت لە جمهوری ئیسلامی لەم 40 ساڵە زۆر ئێعدام بووە زۆر کەس بریندار بوونە زۆر کەس زیندان بوونە بەس هیچ شکلەوانە نەیتانی وەدایسا بۆ هەدەفکەدە بگەیت ئیتر ئەو خەڵکە ڕەنجورن خەستن لەو هەموو ئێعدام و سێدارەدان و زیندانیکردن ئەو جەماعەتە بەڕاستی ئایسە خەڵکی ئێران خەڵکی ڕۆژهەڵات دەرخواستیان ئەوەیە بۆ ئەوە کە ئەمنیەت ئیجاد بێت بۆ ئەوە کە بەرابەری ئیجاد بێت بۆ ئەوە کە قسەست لە نێوان خەڵک و حکوومەت
لەبین بچێت یەکێتی ئیجاد بێت ڕامین ڕزگار بێت ڕامین لە سێدارەدان ڕزگار بێت ئەوە زۆر زۆر ئەرزشی هەیە بۆ خەڵکی ئەو کارە ئەنجام بێت یعنی من ئایسە نازانم بەڕاستی مەبەستی ئەو شوێنە ئەمنیەتی دەبێت چییە کە ئەو حکومە بۆ ڕامین صادر بووە ئەگەر مەبەستیان ئەمنیەتە بەوانە ئەمنیەت ایجاد نابێت بە ئێعدام ئەمنیەت ایجاد نابێت بە تەوەجه بە خاستی ئەو خەڵکەسەکە ئەمنیەت لە ڕۆژهەڵات بەرگوزار ئەبێت ایجاد ئەبێت من پێم وایە ئەگەر ئێمە ئەوراقی پەروەندەی ڕامین لە سەقەی یەک و لە نظرا بگرین تا سەقەی ئاخر لە چوار مراحلە ڕامین کویە کاکە من هاتوومە سەو بۆ ئێران پڕم سەردانی دایکم کەم سەردانی دیهاتەکەمان کەم چاومکەوێ بە دایکمەوە هەڵگەڕمەوە لەخەرە ڕامین تەمەنی زۆر لە خوارەیە دایک و باوکی لە دیهاتی خۆچایی منتەقەی دەولاخی بێگوڵانی گەرێکی بوو سەردانی ئەوان کە حتى بافرز ئەوە کە ڕامین ئەندامی حزبی کۆمەڵە بێت ئەندامیەتی حزبی کۆمەڵە لە چوارچەوەی یاسای ئێران موجبی حکمی ئێعدام نابێت موجبی حکمی سجن و زندان ئەبێت بنابراین ئەو اتهامە تەک مجازاتێکی لە نظرا گردیدیانە ئەنچێکە واقع بوو بە تەک مجازاتەکە پێکەوە تەناسۆبیانیە یەکی لە ئوسول حقوقی موجود لە قوانین ئێران رعایت تناسب جرم بە مجازاتە جرم لەگەڵ مجازاتە پەیوەندی بێت تەناسۆبیان بێ پێکەوە بەڵام بۆ ڕامین ئەو تەناسۆبە وجودی نییە ئەگەر خوا نەخواسە زمانێک حکم ڕامین ئجرا بێت بەڕاستی زۆر زۆر خسارەتی بۆ دەوڵەتی ئێران هەیە بۆ منتەقە هەیە بە دەردیسەری زۆر بەڕاستی لەو ڕۆژە دەترسی پێم بە هیوای ئەوەمە عاقڵانی حکوومەتی ئێران ڕێیتی دەستگای داد سەر و کۆمار ئەمە هەموویان دەستبەچێک و بدەن کە ئەو ڕێیەش بشکێت ئەوە خاستی ئەو خەڵکەیە بەس ئەگەر قیاسا تابعێک لە خاستی خەڵکێت ئەمە انتظاری ئەومانەیە کە بەڕاستی ئەو ڕێیە بشکێت کاک حوسێن ئەگەر بە کورتی پێم بڵێ چەند کەیسی هاوشێوەی ڕامین هەیە لە ئێراندا والله لە کەیسێک بوو لە کەیسی هدایەتی عەبدوڵاپور لە منطقەی شنۆ ڕزایە بوو ئەو کەیسە هاتە شعبەی کرد لە دیوان عادی کشور لە کارانە بەڕاستی بە ئستدلالێکی زۆر باش شکا یەک عناصری باغی ئەشێ لە نظرا بگرین کە ئایا ئەنجام بۆ یانە دوو شرایطی وڵاتی شرایطی ڕۆژهەڵات لە نظرا بگرن شرایطی ڕۆژهەڵات چییە بۆ چی وایە لات بووە چەندین دوو سێ قانون یاسا ئەشێ بە نەفعی متهم تەفسیر بێت نە بە نەفعی حکوومەت ئەوە کاکە فواد زۆر زۆر گرینگە ئەشی یاسا نابێت مدافعی حکوومەت بێت مدافعی متهم و ئەو خەڵکە هەژارە بێت ئەمە ئیشی لە نظرا بگرین خۆ ئەمانە ئەستدلالگەر باشەکە ئەلا ڕەغمەوە کە دیوانی باڵای دادوەری لە شعبەی چلۆ ئەو ئەستدلالیە بوو بەس بەداخەوە دادگای انقلاب لە شعبەی هەمئەرز دووبارە ڕای بەر ئیعدامی هدایەتی عەبدوڵاپور داوە بەڵام ئەو ئەستدلالی یەکەمی دیوانی باڵای دادوەری بەڕاستی ئەستدلالی زۆر منطقی و عاقڵانەیە دقیقاً بۆ ڕامین حوسێن پەناهیش ئیشە هەروە بێت کاکە ئێوە لە نظرا بگرن من قبلن بازم کتومە لە پەروەندەی ڕامین ضابطین وەرەی اطلاعات وسپار لە خۆی حکوومەتی جمهوری ئیسلامیە دادسەرای انقلاب لە خۆیانە دادگای انقلاب لە خۆیانە ئەمانە قەسەمیان خواردووە لە حکوومەت جمهوری ئیسلامی دەساکەن بەس ڕامین حوسێن پەناهی کە ئەندامی کۆمەڵەیە کە دژایەتی نسبەت بە جمهوری ئیسلامی بۆ چۆن ئەتانێت لەی ئاوا دادگایت بە ئستقلالی قەزایی ڕەسیدگی عادڵانە بێت ناتوانێت ئەوە چون ئەوان قەسەمیان خواردن لە حکوومەت دەساکەن زۆر باشە ئەشی قازیکی بێتەرەف وجودی بێت ئەو قازی بێتەرەفە لە چوارچێوەی دادێکی عادڵانە زۆر باشە گەلێک سپاس دەکەم بەڕێز ئەحمەدی نیاز کاتمان زۆر کەم ماوە بۆ دوایین پرسیار دەچمە لای بەڕێز حوسێن پەناهی بەڕێز حوسێن پەناهی ئەگەر زۆر بە کورتی لە بیسی چرکە ئەگەر پێم بڵیت بەنیازن لە داهاتوودا چی بکەن بنەماڵەکەتان دیارە بنەماڵی ئێمە هەروەکو پێشتر ڕاماندیان ڕێگا چارەی مەدەنیمان گرفتە بەر ئێمە
باوکو دایکم ڕایان گەیان لە ڕۆژەکانی داهاتووە ڕێپێوانێکی ئارامەوە هەردووکیان یعنی داوامان لە خەڵکەوەی هەب لە خەریانێ مەزمەیە انتظارمان نییە لە خەڵک پشتیوانی تا فقەر باوکو دایکم وەکو نمادێک باوکو دایکێکی دڵم لێکراو لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەکەونە کاریل مەدەنی ئەجم لە ڕێپێوانێک لە ماڵی خۆمانەوە خەتا بەردەرگای زیندانی 6 کیلومترە و لەوانەیە لەگەڵ پارێزەرەکەی بەردانی زۆر ناوەندی ینی لە گوندەکەتانەوە کاران و لە شوێنەکان تر دیارە ئەوە باوکو دایکم ڕاستەیەکەوە بەڵام من ئەوەی بیستم ئیمرۆ لە دایک و باوکم ئەوان لە ڕۆژەکان و یا هەفتەکانی داهاتووە ڕۆژێک دیارەکەن و ڕێپێوانێکی لێمانانە و دیارە هەردووکیان بە وێنەی ڕامینی برامەوە ئەکەونە ڕێ لە ماڵی خۆمانەوە بوو بەردرگای زیندانی شاری سنە بە پیادەڕەوی 6 کیلومتر دەبڕن گەلێک سپاس هەریەک لا بەڕێزان حسێن ئەحمەدی نیاز پارێزەری ڕامین حسێن پەناهی بەڕێزم جەد حسێن پەناهی برای ڕامین حسێن پەناهی کە لاتەوەری یەکەمی بە کاتی مابەت لەگەڵمانە بوون گەلێک سپاس